لسطا نوتي احتياطي غازي سروشتي هرمي كردستان لكورمورا لوبري شمشما اي بوتا استبري بين درام بيراوسي بركاتوين لبروي لا او غريبستي ككراوا بو تشالغي كورمور او اندا زخم بو تنعنت شاري غاز درس اكرا شاري غاز سيتي شاري غاز درس اكرا وبريار بو همو مالك لهرمي كردستان غازي بوري بوبيت بوري بوبي وكو ايران وكو او وڵاتانەی تر بەڵام لەبەرەوەی ئەوە لە زۆنی سەوز بوو و ئەو کاتە سراعی بینی زۆنی سەوز و زۆنی زەرد هەبوو لەسەرەوەی کە ئەویان زۆنی زەرد لە 1970 بۆ 90 چێڵگەنەوتیەکان لە زۆنی زەرد بوو زۆنی سەوزیش 1970 بۆ 90 گازی سروشتی لەلا بوو بۆیە سراع ململانەی بوو دەرەنجام وەستا هەر وەستانیان ئەوەی کۆرمۆر لەم ئەخیرەوە ئاوا ئێستا وەردەوەردەوە خەریکن پەرەی پێ یعنی بەڵام ئەم چەند ساڵی هەرەوەش بوو کەرەگریان و 2 ملیار دۆلاری دۆڕان کەرەگری بوو لە پەرەپێدانی بالضبط